ئەمە نەخۆشخانەی 290 قەروێڵەی ڕانیەیە کە ماوەی 6 ساڵە دەست بە دروستکردنی کراوە و تا ئێستا تەواو نەکراوە و بە یەکێک لە پرۆژە شکست خواردەکانی سنوورەکە دادەنرێت. ئەو نەخۆشخانەیە لەسەر ئەرکی وەزارەتی ئاوەدانکردەوە با بەهای 115 میلیۆن دۆلار لەلایەن کۆمپانیای کورد ئاتشەوە ساڵی 2013 دەست بە جێبەجێکردنی کراوە. گەرچی دەبوایە لە ماوەی 730 ڕۆژ نەخۆشخانەکە تەواو بێت، بەڵام پاش تێپەڕینی 6 ساڵ تەنیا لە 167 پرۆژەکە تەواو بووە. بەهۆی خەرج-نەکردنی پارە بۆ کۆمپانیای جێبەجێکار 3 ساڵە کارکردن لە پرۆژەکەدا وەستاوە. وتەبێژی تەندروستی ڕاپەڕینیش دەڵێت کاتی خۆی بە هۆکاری قەیرانی داراییەوە ئەو پرۆژەیە وەستاوە و وادەی دەستپێکردنەوەشی دیار نییە. پرۆژەی دروستکردنی نەخۆشخانەی 291 قەرەوێڵەی لە سنووری داری ڕاپەڕین یەکێکە لە پرۆژە گرنگەکانی بواری کارتی تەندروستی. ئەو پرۆژەیە لەلایەن وەزارەتی پلاندانانەوە سەرپەرشتی دەکرێت. ئەم پرۆژەیە 165 کارەکانی تەواو کراوە، پێشتر لەلایەن کۆمپانیایەکی تورکی کارەکانی جێبەجێ دەکرێت، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئەو کۆمپانیای کارەکانی ڕاگرتووە. بەڵام بۆ دەستپێکردنەوە پرۆژەیە هەوڵەکانمان بەردەوام نوک بەڕێوەبەرایەتی گشت تەندروستی ڕاپەڕین لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ئەوە بوو لەو ماوەی ڕابردوودا چەند تیمێکی تایبەت لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستیەوە سەردانی پرۆژەکەیان کرد و راپۆرتی خۆیان لەسەر نووسیوە. لە ئێستادا ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی گشت تەندروستی ڕاپەڕین ساڵی پارو ئەم ساڵیش بە نووسراوی ڕەسمی داوامان لە وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران کردو بۆی ئەو پرۆژەیە دەست بەکار بێتەوە، لەبەرەوەی بە تەواوبوونی ئەو پرۆژەی زۆربەی گرفتەکان لە بواری بینا و شوێن بۆ ناوەندە تەندروستیەکان چارەسەر دەبێت. هاوڵاتیان و چالاکوانانی دەڤەری ڕاپەڕین ڕای دەگەێنن شتێک بە ناوی قەیرانی دارایی نەماوە، بەڵکو حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان سستی لەو پرۆژەیەدا دەکەن کە لە بەرژەوەندی و سوودی هاوڵاتیانە. کە دێتە سەر ئەو پرۆژانەی کە منفعەتی عامیان تێدا و خزمەتی گشتیان تێدا و هاوڵاتی بە شێوەیەکی ڕاستەوخۆلی سوودمەند دەبێت، هەموو ئەو پرۆژانە ڕاگیراون هیچیان جێبەجێ نەکراوە. لە گەرمەی قەیرانی داراییدا ئەو پرۆژەی کە جادەیەکە ناونراوە شەستی بە دەوری جانکۆدا و بە بەردەمی هەمان پرۆژەی تەواو نەکراودا تێدەپەڕێ، لەبەر ئەوەی کە پارچە زەوی کۆمەڵێک مەسئولی گەورەی شاری ڕانیەکەوتۆتە ئەو ناوچەیەوە تەواو کرا و لە قۆناغی تەواوبووندایە. ڕەنگە بڵێم ئەو پرۆژە ئەو کولفەی کە تێی دەچێت ئەوەندە نەبێت کە خەستەخانەکەی بە باشترین شێوە پێ تەواو دەکرا. جادەکە تەواو کراوە لەبەرەوەی کە پارچە زەویەکانی کردراون و کۆمەڵێک دەڵاڵی شارەوانی و بەرپرسە باڵەکانی حکوومەت ڕاستەوخۆ دەستیان تێدایە، بەڵام خەستەخانەکە کە سوودی گشتی تێدایە وەکو خۆی ماوەتەوە تەواو نەکراوە. هۆکار چییە نازانی. نزیکەی 9 ملیۆن هاوڵاتی دانیشتووی سنووری ئیداری ڕاپەڕین 6 ساڵە چاوەڕانی ئەم نەخۆشخانەیەن، بەڵام ئەویش وەک بەشێکی زۆری پرۆژەکانی ئەم سنوورە بووە تا قوربانی پاساوی قەیرانی دارایی و بە بڕوای هاوڵاتیانیش قەیرانی دارایی هۆکار نییە بۆ تەواو نەکردنی پرۆژەکە، بەڵکو حکوومەت خۆی نایەوێت خزمەتی هاوڵاتیان بکات. ئەمە بەدەر لەوەی بەهۆی نەبوونی چاودێری و بێباکی حکوومەت جێهێشتن و تەواو نەکردنی پرۆژەکان بووە با کلتور لەلایەن کۆمپانیای جێبەجێکردنەوە. ڕێنە زەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.